قوتابیانی خۆشەویست، یەکێک لە خێرە گەورە و ئەجر و پاداشتەکان بریتیە لە قورئان خوێندن. قورئان خوێندن هەر چەندی قورئانەکە بە ڕەوانتر و بەدەن خۆشتر بخیندرێتەوە، خێر و ئەجر و پاداشتەکەی زیاترە. ئەنگۆ متابعە دەکەن کاتێک ڕەمەزانان دادێ، خەلکی لۆ تەراویح چ دەکا؟ حەزی لێیە ئەو مزگەوتەی کە مامۆستایەکە دەنگی خۆشە، یان کاتێک لە یوتیوب دەیەوێ گوێ لە قورئان بگری چ دەکا؟ دەچێ هەوڵ دەدا کامەی دەنگی خۆشترە، دەڕواتە وێن دەر، تەئسیری زیاتر لە ئینسانەکە دەکا. و قورئان کتابێکی بانگەوازکەرە و دەعەویە، دەیەوێ بە خودی قورئانەکەوە سەرنجی خەلکی ڕابکێشی و دەعوەبی و بانگەوازیبی لۆ ئەو دینە و لۆ ئەو قورئانە. لۆیە زۆر پێویستە و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لەیسە منا من لەم یەتەغەنە بالقورئان، لەمە نییە ئەو کەسەی کەوا بەدەنخۆشی لەسەر ڕەوشتی مەنیە، ئاکاری مەنیە ئەوەی کە قورئان بەدەنخۆشی نەخوێنتەوە. بۆیە ئەمە دەبی هەوڵ بدەین، بەڕاستی تا پێمان بکرێ هەوڵ دەین قورئان بەدەنخۆشی بخوێنینەوە. ئەوەش بە چ دەبی؟ بەوە دەبی بەردەوام خۆمان ڕابینین لەسەر چ؟ لەسەر قورئان خوێندنەوە بە دەنگی خۆش، هەتا وەکو دەگەینە ئاستەک کەوا دەنگمان خۆش دەبی. لە قورئان خوێندن تەئسیر لە خۆمان دەکا و تەئسیر لە غەیری مەش دەکا. یعنی بۆ نمونە ئێستا من بابرین هەر بە تەبیعی خۆم ئاەتەکی دەخینمەوە، لە دوای ئەو ئەمن هەر ئەو ئاەتە جارێکی دی بە دەنگی خۆش دەخینمەوە، بزانێت تەئسیری چەندە زۆرە، بزانێت چەندەها کەس بەس بە دەنگی قورئان و بە خۆشی دەنگی قورئانەکە چەندەها کەس موسڵمان بووە. لۆیە مثلا بۆ نمونە ئێستا من دەخینمەوە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. أو فرق زورة لقالوا يبرم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون، فرق كي زورة أو لحنا أو تسدبي ئەوە خۆشیەک و تام و لەزەتێک دەداتەوە قورئانە سەرنجی بەرامبەرەکەی ڕادەکێشی. ئێستا وەکو نمونە ئەمە تەنها یەک سوورەتی دەخینینەوە بە کۆرس ئەنگۆ لە دوومان برێنەوە بزانن فەرقەکەی چەند زۆرە و هەوڵ دەدەی کە دەنگی خۆت خۆشکەی. یەڵڵا لە بسم الله دەست پێ دەکەین، بە کۆرس لە دووم دەلێنەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. هەر ئەو خوێندنەوەیە وا دەکا ئینسان بەڕاستی دلیلۆ ئەو قورئانە بڕوا وەکو ڕاکێشانێک ئینسانی ڕادەکێشی. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەبوو موسای ئەشعەری فەرمووی دەنگت زۆر خۆشە و سەوتت لە کێن دەرەوە هاتیە، بەشێک لە سەوتی تو لە داود عليه السلامەوە هاتیە، بەشێک لەوە دووەلگرتیە و فەرمووی من زۆر معجەبم بە سەوتی تو. لۆیە تا پێمان بکرێ هەوڵ دەین لە کاتی قورئان خوێندن دەنگی خۆمان خۆشکەین ئینشاء الله و دەستی هەموو لاتان خۆش بی. والسلام علیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوه.